سڵاوتان لێبێت. لەشی مرۆڤ هەندێک جار لە ئەنجامی تێکچوونی چەند سیستمێک چەند جۆرێک بەر دروست دەکات. ئەوەی ئێمە لێرە باسی دەکەین دروستبوونی بەردی گورچیلەیە. ئەم بەردانە لە قەبارەدا جیاوازن. هەندێک جار ئەوەندە بچووکن کە تەنانەت لەوانەیە بە چاوی ئاسایی نەبیندرێ. بەڵام تەنها ئەوانەی تووشیان بووە دەزانن ئازارەکەی چەند توندە. ئەم بەرنامەی ساڕێژمان تایبەت کردووە بە جۆرەکانی بەردی گورچیلە، چۆن دروست دەبن و لە هەمووشی گرنگتر چۆن بتوانین خۆمان بپارێزین لە کاتێک ئەگەر جارێک توش بووبووین چارەسەرمان وەرگرتە بوو بۆ ئەوەی دووبارە توش نەبینەوە و کاتێک ئەگەر کەسێک توش بووە یان توش نەبووە بگورن چۆن بتوانێت خۆی بپارێزێ بۆی تووشی ئەم نەخۆشیە نەبێت. باسکردن لە بەردی گورچیلە بە میوانداری بەڕێز دکتۆر لاوەند میران، پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە. بەخێربێی دکتۆرجان. پێش ئەوەی گفتوگۆکەم لەگەڵ دکتۆر لاوەند دەست پێ بکەم، سەرنجتان بۆ ئەم پاکێجە ڕادەکێشم کە هاوکارانم لە سلێمانی بۆیان ئامادەکردین. فەرموو. ڕێژەی زیادبوونی نەخۆشی بەردی گورچیلە تا دێت ڕوو لە زیادبوون دەکات. پزیشکان پێیان وایە لە ١٧ ئەو ڕێژەیە هۆکارەکانی دەگەڕێتەوە بۆ ژینگە و خۆراک. بەشەکەی دیکەشی دەگەڕێتەوە بۆ سروشتی دروستبوونی گورچیلەی کەسەکە خۆی. پزیشکێکی پسپۆر لەو بوارەدا پێی وایە هاوڵاتیان هۆشیاری تەندروستیان کەمە. هۆکارە بۆمایەکان یەکێکە لە هۆکاری دروستبوونی بەردی گورچیلە. دوای ئەوە شێوازی لایف ستایلی ئێمە و لەگەڵ ئەو خواردنانی کە زیاتر ئەخورێ یان ئاوجاری وایە ئاوی پاک زۆر بۆی هەیە کە هەنێ شوێن هەیە ئاوکی پاک نییە، ئاوکی ئەسڵەن بەردی گورچیلە دروستەکە. ئەوانە هەمووی هۆکارن بۆ دروستبوونی بەردی گورچیلە و ڕێژەیەکی زۆر نییە کە ئەگات بەستی گورچیلە. لەلایەکی دیکەوە پزیشکان ئاماژە بەوە دەکەن بەکارهێنانی دەرمانی ئازارشکێنی کاتی وا دەکات بۆ ماوەیەکی زۆر بەردی گورچیلە بمێنێتەوە و دوجار ببێتە هۆی سستبوونی گورچیلەکان کە ئەمەش بە مەترسی گەورە دەزانرێت لەسەر ژیانی نەخۆشەکە. نەخۆشی ئێمە کە ئازاری گورچیلەی بۆیەت کە بەردەگێتە خوارەوە بۆری حالیبەکەی ئەگیرێت لەو کاتە نەخۆشەکە ئازارێکی زۆر قورسی بۆیەت کە ئازارە قورسەکەی بۆیە ئەشێ بۆ خەسەخانە، ئێشە بۆ تەواریە بۆ پێشوازی یان مەسەن ئەشێ بۆ لای کارمەندێکی تەندروستی لە لاکۆڵان کە عیلاجی بۆکەن ئەوان عادەتەن موسەکینیان ئێنێ یا کاچێ بۆ تەواریەکە موسەکینی ئێنێ ئازارکوشی ئێنێ بۆ ئەوەی ئازارەکەی نەمێنێ. نەخۆشەکە کە ئازارەکەی نەماوازێنێ بەڵام پاش فترەیەک بۆ نمونە 6 مانگ دوای ئەوە ساڵە دوای ئەوە ئەم نەخۆشە مشکلێکی کێبێ ئەچێ بۆ لای دکتۆرێکی کە فەحسی بۆکەن کە فەحسی بۆکەن بۆ نمونە سۆنەرێکی گورچیلەی بۆکەن سەیرەکەن گورچیلەکە ئاوسا و گۆشتی بەسەرەوە نما و گورچیلەکە سز بووە. گورچیلەکانم ئەزێڕێنە هەرچیانم ئێستا بەردیەیە بەردێکی 8 میلیگرامیشم فڕێداوە. دایم و دەرەم چاو ماوسێ قاس ماوسێ دمم وشکە بێتاقەت دەبم. ئەجا نازانم بەهۆی چیەوە دەربێ و بەهۆی چیەوە تەواو بمرێم. لە شاری سلێمانی لە ئێستادا لە 150 نەشتەرگەریەکان تایبەتن بە بەردی گورچیلە. لە 170 ئەو نەخۆشانەی سەردانی نەخۆشخانە دەکەن بۆ کێشەی بۆریەکانی میز و میزەڕۆ هۆکاری بەردی گورچیلەیە. هەر بۆیە سنتەر و نەخۆشخانە تایبەتەکان بە گورچیلە گرنگی زیاتری پێدراوە. لە سلێمانی و هاژە غەفور، کوردستان 24. دووبارە بەخێر بێت. تۆر سەرەتا وەک لە پاکێجەکە بینیمان ئەم جۆرە نەخۆشیە لە کوردستان یان بڵین لەو ناوچەی ئێمە تا چەند باوە؟ بەڵێ بەردی گورچیلە یان یاخود برێن بەردی میزەڕۆ شەرت نییە لە گورچیلە بێت، بەڵکو احتیمالی هەیە لە بۆڕیەکە بێت، بەڵکو لە میزڵدان بێ یان لە بۆڕی میزی دەرەوە بیتن. ئەو منطقەیە هەر بەخۆی وەکو پێدەن جیۆگرافیکال دیستریبیوشن هەلە ئەفغانستان و پاکستان دەست پێ دەکات تاکو ئیران و کوردستان و عێراق و تاکو دەگاتە ئیسرائیل و مەسر. ئەو منطقەیە کە زیاترە بەراورد بکەین بە دووەلی بە وڵاتانی ئۆڕۆپادا. ئەوە پێدەن جیۆگرافیکال دیستریبیوشن کە بەعام وەکو هەندێک نەخۆشی باوە لە لای ما و هەندێک نەخۆشی باوە لە لای وڵاتانی ئۆڕۆپایان لە ئەمریکا. کاریگەری جوگرافی هەیە، کاریگەری جوگرافی هەیە. بەێ ئەوە یەک لە
لە هۆیەکان دێینەوە بە هۆیەکان زۆرە زیاتر لە یەک هۆ دوو هۆ بۆ نمونە مەبەستی من ئەوە بوو ئەو نەخۆشیە وەکو ئێوە کە ڕۆژانە لە ناو نەخۆشخانەکان و لە کلینیکەکانتانە دەیان بینن کەواتە خەڵکێک هی زۆر هەیە کە بەدەست ئەم نەخۆشیەوە دەناڵێنێ و ئەوش دروستبوونی بەردی میزە ڕۆیە ئەگەر بکرێت ئێمە لەسەر جۆرەکانی قسە بکەین بێگومان ئەو بەردانە لە چی دروست دەبن ئەو بەردانە نەوعی هەیە نەوعەکانی بۆ نمونە کالیسیۆم ئۆگزالێتی هەیە کالیسیۆم فۆسفێتی هەیە ستروڤێتی هەیە سیستینی هەیە هەر یەک و لە جۆرە شتێک دروست دەبیتن لە جۆرە خواردنێک یان لە زۆرە نەخۆشیەک یان با بڵێن لە جۆرێک لە هەڵس و کەوتی نەخۆشەکە لە کوبلەی لایف ستایلی ینی کو هەڵدەستی و کودادەنیش کوونان دەخوا کو حرەکەی دەکاتن بەڵکو هەروەها هەر لەو ناوچەیە کە باسمان کرد بۆ نمونە لە کوردستان بێت یان لە باشووری یان باکووری عێراق بێتن یعنی هەر یەک و نەوعەک بەرد زۆرە یعنی تایپەک لە بەردەکەی لەو منتەقەی زۆرە یان لەو عائیلەی زۆرە یان لەو نەوع نەخۆشیەی هەر یەک و نەوع بەردەکەیە زیاترش وەکو گوتمان زیاتر لە یەک زۆر نەوع بەرد هەیە هە لە نەوعی کالیسیۆم کە زۆربەی نەوعەکەی ئەوەیە کالیسیۆم ئۆگزالێتە بۆ نمونە لە کوردستان ئەوەی لە دوهۆک و هەولێری و سلێمانی و کەرکووک هەیە زۆربیان کالیسیۆم ئۆگزالێتە ئەوەش دەگرێتەوەی ئەم بەردەیان چی ئەم جۆرەکە لە کالیسیۆمە یان لە چ خواردنێک زیاتر دروستە بێت بڵێ لە ئەو خواردنانەی کە هۆکارن بۆ دروستکردنی کالیسیۆم ئۆگزالێت زۆربەی مەثەن لەو خواردنانەی کە ئەمە ڕۆژانە دەیخۆین بۆ نمونە مەسەلەن لە چارەزات دێتن لە چوکلێت و نەستەلە دێتن لە بپسی دێتن لە گۆشت دێتن لە بقولیات دێ وەکو عەرەبی و نۆک و فاسڵیە و پاقلە و لۆبیا و لە کەم خواردنەوەی ئاو دێتن ئەوانە هۆکارن بۆ دروستبوونی بەرد ئەو کالیسیۆم ئۆگزالێتی کە زۆرە لە ناوەمە زۆرە هەر کالیسیۆم ئۆگزالێتی زۆر نییە بەڵکو بە ئەویت کە دێتن کە یوریک ئەسید ستۆنە ئەویش زۆربەی زۆر جار دەرێ لە گۆشتی دەبیتن لە هەموو نەوع گۆشت ئەو یوریک ئەسیدە خۆی پێکهاتێ بەڵێ پێکهاتێکی بەڵێ پرۆتینات و گۆشت و شتێوها کەواتە بە شێوەیەکی گشتی وەکو جەناب باس کرد جۆرەکانی بەردی گورچیلە کالیسیۆم کە ڕێژەکەی لە هەمیان زۆرترە بەمە یوریک ئەسید بە بڵێن بە ئەوەی دووەم پاشان سترۆڤێت و سیستین کە ئەمالە لەوانەیە بۆ هاوڵاتێکی ئەسایی زۆر گرنگ نەبێنەوە بەڵام هۆکارەکەی کە ئەبێتە هۆی دروستبوونی ئەم بەردانە لەوانەیە خاڵێکی یەکلاکەرەوە ئەگەر ئێمە باس لە فاکتەرەکان بکەین ئەو فاکتەرانی کە مەترسی توشبوون بەم بەردانە ینی کێ معڕەزە تووشی بەردی گورچیلە بڵێ وەکو گوتمان ئەمە کە باسیەوەمان کرد ئەو منتقەی خۆمان کە کوردستانە ئەو نەخۆشی هەر زۆرە یعنی لە هەموو شارەکانی کوردستان زۆرە دێینەوە با دەست پێ بکەین لە ڕەگەزڕادە بەێ لێرە بە شێوەیەکی گشتی چەند خاڵێکمان ئامادەکرد ئەگەر بە ڕێزی شت زیاتر لەسەری تۆزیحەوە بێت باز لەوە دەکرێت کە هەندێک جۆری خۆراک بەێ هەندێک جۆری خۆراک ئەوەی تازە باسمان کرد بۆ نمونە وەکو گوتمان گۆشت زۆر جار نەخۆشەکە دەلێ مەسەن 6 مانگە من گۆشتم نەخواردووە گۆشت حیوانم نەخواردە ئەمە دەڵێن هەموو نەوع گۆشتە خراپە چونکە هەموو نەوع گۆشتێک پرۆتینی تێدایە حتا تاکو ماسی ئەمام دەمان هەیە هەوڵاتی ئاگادارکەینەوە کەەوە بەسەوە نییە گۆشتی حیوان یان گۆشتی سۆر هەموو جاڵ دەرێتن بڵێ گۆشتی سۆر خراپترە لە گۆشتی سپی بەینەما بۆ بەنسبەت بەردروستکردن هەمووی نەفسی خوتوڕەتی هەیە وەکو دیسان گوتمە ئەو مادانەی کە ئۆگزالێتی تێدا ئەو مادانەی کە پرۆتیناتی زۆر تێدا وەکو گوتمان وەکو فاسڵی و پاقلە و لۆبیا دکتۆر ئایا هەموو کەسێکە ئەگەر ئەم جۆرە خواردنانە بخوا ئەگەری هەیە توش بێ یان کێشەکە لە چییە بۆ ئەوانە توش نەخێر ئەمە ئەوانە هۆکارەکەن ئەمە زۆر زار دەبی نەخۆش هەندێک زیاتر ئەو شتانە دەخوا بۆ نمونە زۆر زار مەخەن نەخۆشەکە دێتن دەرێ ئەمن هەموو ڕۆژێ مەسەن سێ جەمە ئەمە بپسی دەخۆین یان نەستەلەی زۆر دەخۆین یان مەسەن سەرەزاتی زۆر دەخوا ئەوە هۆکارەکە یەک لە هۆکارەکانە بینەما مەسەن زۆر جار دەبینی نەخۆشەکە دێتن ئەم شتانەشی نەخواردووە و بەردی دروست کردووە ئەمە یەکەکە لە هۆکارەکان و زۆر جار نەخۆشیش دێتن دەرێ ئەمن ئەوە 6 مانگە گۆشتم هیچ نەخواردووە یان 6 مانگە هیچ بقولیات نەخواردووە لەگەر وەشدا
بەردەکەی دروست کردووە ئێمە کە دەرەی نەخواتن ئەمە لی مەنع ناکەین لی قەتع ناکەین بەلکو بخواتن بەس بە ڕێژەیەکی کەم ئەمە دەرێن فقط زیادەی نەخواتن یعنی زۆر نەخواتن لەو جۆرە خواردنانە ئەوی باسمان کرد سەبارەت بەوەی کە باز دەکرێت کە هەندێک جۆری نەشتەرگەری بە تایبەتی ئەوانی لە کۆئەندامی هەرس ئەنجام دەدرێت یەکێک عملیاتێکی کردووە پاش فترەیەک لە عملیاتەکەی بۆی دەرەکەوێت کە چەند بەردێکی دروست کردووە لە گورچیلەکانی یان لە بۆری میزی ئەمانە طبعاً ئەوە دەبی ئەو پزیشکەی کە نەشتەرگەری بۆکن کردووە لە کۆئەندامی هەرس هەندێک جۆر هەیە لە نەشتەرگەری کە هەندێک پارچێکی دەبڕن بۆ نمونە ئەبا لە ڕێخەلۆکەکانی دەبڕن لەبەر سەبەبک یانی لەبەر ئەوەی کە هەندێکیان نەخۆشی مەسەلەن شێرپەنجەیان هەیە یان نەخۆشی زگمانجیان هەیە پارچەی دەبڕن ئەوە وا دەکا کە ئیمتیساسی یعنی کە هەڵمژینی هەندێک لە جۆرێک لە ترشی و خێ و ئەوانەی کە لە ناو کۆئەندامی هەرس کە لە خواردنەوە دەیخۆن کە ناخواتن وی لێ دەکا زیاتر کلیەکە گورچیلەکە فڕیداتن لەگەر میزدا فڕیدا ئەوە وا دەکاتن خڕبیتەوە کە خڕبەوە وا دەکات دروستبوونی ڕێژەی دروستبوونی بەرد زۆرتر بیت تاوان ئەو نەوعە نەخۆشانە دەبی بە لەژێر ڕێنمایی پزیشک دەبی دەرمانی بۆ دامدرێ و دەبی هەندێک زۆر لە خواردن لی کەم بکرێتەوە و لە هەروەها ئەمە کە باسی خۆراکمان کرد باسی ئەومان نەکرد ئاو کە لە هەموو شتێکی مهمترە بۆ بەشەر کە پێکاتەی لەش زۆربەی لە ئاویە و هەروها لۆ گورچیلە زۆر مهمە زۆر گرنگی هەیە دەبی ئاوی زۆر بخواتەوە ئەو ئاوەش بەلای کەمی دەبی ڕۆژانە 2 لتر زیاتر ئاوی بخواتەوە و ئەگەر هاتوو ئەو نەخۆشە لەو بەردی دروست کرد بوو یان پێشتر بەردی دروست کرد بوو دەبی زیاتر لە 2 لتر خاستن لە ڕۆژانی هاوین کە هاوینی کوردستان زۆر گەرمە یەک لە هۆکارەکان وشکبوونەوەی لە ئەنجامدا تێکچوونی پێکهاتەی میزەکەیە لە ناو گورچیلەکانە کە هۆی دروستبوونی بەردەکەن دکتۆر جان ئێمە ڕای چەند هاوڵاتیەکمان وەرگرتووە کە ئەوانیش هەریەکەیان بە شێوەیەک لە دروستبوونی بەردی گورچیلە تێگەیشتون و لە هەمان کاتە هەندێکیان پرسیاریان هەیە با پێکەوە لەگەڵ بینەران تەماشای بکەین و وەڵامی پرسیارەکانیان وەربگرین من وەکو نەخۆشیێکی گورچیلە هەست دەکەم بزانم هەم ئیلتیهاب هەم ڕەمل هەمبەر لە چی دروست دەبێ ئایا ئاو هەوایە ئایا خۆراکە ئایا پیسی ئاوە و پاشەوەی کە چارەسەرت دەکەیان ڕمل و ئیلتیهابەکە دەڕوە بە عیلاج یان وەردەکەی دادەنەی چی بکەی بۆ جارێکتر دروست نەبێتەوە بۆچی ئەو کەسانی کە زۆربەی تووشی نەخۆشیەکانی کلیە دەبن لە دەوروبەری شارن ئەمە هۆکارە لەسەر پیسبوونی ئاوەکەیان یاخۆتەوتە پیسبوونی ژینگەکەیان بەڕێی خۆم یعنی زۆربەی مادەمی دەوروبەری شارە احتمالە ئاوەکەیان پیسبیتن ئەو ئاوای دەیخۆنەوە لە ناکاو ژانێک دەگری شەوە درەنگە دێ بە فریای تاواری دەکەی و علاجێکی مستەقیم وەردەگرێت و پاش دەگەڕێتەوە نایێت تۆ سەردانی دکتۆر بکە کە پاشێک سەردانی دکتۆر ناکە لێکوانە جاری دووەم هەمان حاڵەت ڕوو دەداتەوە دکتۆر جان بەنسبەت ئەو نەخۆشە ئێستا کام هینایتمان میزەکەی دەگیرێ هۆکارەکەی نازانین ئایا پرۆستارە بەردە دوو ڕۆژ سێ ڕۆژ لە مارێ ئاخیر دیسا وەلی دێت و وەزعی تێکەچی دەهین و خەستەخانی نازانی هۆکارەکەی چیە جێم لێ بۆ دەرێن بە تەماتەی بەردروست دەبێت ئایا بە عیلاج بەردروست دەبێت ئەم برادەرەکەم هەبوو عیلاجەکی لۆ نووسی ئێت کارنتین بەردی دروست بوو من خێزان نەخۆشکلی هەیە زەر ئەما بۆ کردووە لە زەرعەکە دەرەچێڵێ شیرەمەنی خواردووە و هەرچی باڵین ماست و شیر و ئەو شتانە هەیە لەوە دروست دەبێت خێزانشم بە هیچ شێوەیەک ئەو شتانە بەکار نانێ و نایخوارد ئایا لە چی دروست دەبێت دکتۆر پرسیاری یەکەم ئەو بوو ئەو هاوڵاتیەوە دەپرسێت دەڵێ ئایا لە هەوکردن یان ئیلتیهاب کە لە ئەنجامدا ڕەمل دروست بێ ئەما بێتە هۆی دروستبوونی بەرد بەڵێ لە هەردوو لە ڕاستە زۆر جار بەردەکە وا دەکا دروست بیتن ئیلتیهابات دروستبی هەوکردن دروست بیتن و هەر ئەو کەسەی ئەوەی بەردی هەیە بە بەردەوام ئیلتیهاباتی هەیە وەکو پێ ئینگلیزی پێدەن یەکڕان UTI یعنی یەک لەو سەبەبانەی کە لەو هۆیانەی کە زۆر جار دەبینی نەخۆشەکە زۆر جار سەردانی نەخۆشخانە دەکات لەبەرەوەی دەرێ من ئیلتیهاباتم هەیە لە میزڵدان و میزی بە زەحمەت دەکەم و
میسم دەسووتێتەوە و زۆر زار دەستی دەبینی ئەخیرەکەی کە پشکنینی بۆی دەکەی دەبینی بەردەچی هەیە ئەو بەردە هۆیەکەی هەوکردنیە و وەک هەروها عکسەکەشی هەرتەواوە زۆر زار دەبینی ئیلتیهابات وە دەکاتن لەناو گورجیلا بەردی دروستکە وەکو لە وەی باسمان کرد یەک لە تایپەکان یەک لە تایپەکانی بەرد لە نەوەکانی بەرد ستروڤێستۆنە بەێ ئەوەی کە ئەنجامی بەکتریایە کە هەندێک نیزامی ئیفراز دەکاتن زۆرێک لە بەردی دروست دەکا بەردەکەش زۆر ڕقنیە لەو حالەتە هاوڵاتێکی تر پرسیاری لەوە کرد بوونی ئەو بەردانە ئەبێتە هۆی جیرانی میز بە تایبەتی لە ڕەگەزی نێر بەڵێ بخۆی ئەمە یەک لە ئەوکە لە ڕەگەزی نێر زیاترە لە ڕەگەزی نێر ئەوە یەک لە هۆیەکانە ینی بەخۆی بە کە وەردەگری بە نسبە زیاترە سێ بەیەکە ینی هەتا پیاوان زیاترە لەوەی هۆیەکەی نا وەکو زۆربەی نەخۆشی هەیە هەندێک نەخۆشی هەیە لە ئافرەتان زیاتر هەندێک نەخۆشی هەیە لە پیاوان زیاتر زۆر باشە پرسیارێکی تریش هەبوو هاوڵاتیەک ئایا بەردی گورچیلە بە هیچ جۆرە دەرمان و عیلاجێک دروستە بێت؟ بەڵێ هەندێک زۆر هەیە لە دەرمان بەردی دروست دەکات ئەگەر ئەو نەخۆشە هەی بوو بەرد هەبوو پێشتر بەردی دروست کرد بوو یان ئەوە تا لە عائیلەکەی لە فامیلیەکەی بەرد دروست کرد ئەوە بەرد بابی یان دایشی یان بۆ نمونە خوشی کە یان برای کە بەردی دروست کرد بوو پێویستە کە دەرمانە وەردەگریتن بە دکتۆرەکەی بلێتن کە بە پزیشکەکەی خۆی بلێتن بلێ ئەمن بەردم دروست کردو پێشتر یان لە عائیلەمان بەردروستکردن هەیە هەندێک زۆر هەیە لە دەرمان بەس لە هەندێک لە نەخۆشی بکە بەکاردێت بەردی دروست دەکاتن یان هۆکارە بۆ دروستبوونی بەرد یەکەکە لە هۆکارەکان زۆر باشە هاوڵاتی پرسیاریشان ئەوە بوو لە هاوڵاتیان کە دەڵێ بەردەکەشمان چارەسەر کە چارەسەریان کردو بەردەکەیان داونەتەوە چون زەرعیان کردو بۆی بزان پێک هاتەکەی چییە دەرکەوتووە لەو کالیسیۆمەیە کە لە ئەنجامی پەنیر و شیر و ماست و بڵین داتاشراوەکانی ئەو بابەتانەیە دەڵێ چەند مانگێکیش نەی خواردو بەڵام هەر دروست بووەتەوە ئەوە بڵێ ڕایتۆ چی تەمان ئەوە زۆرە جارێ ئەمە پێویستە نەخۆش بزانی کە هەر نەخۆشێک بەردەشی دروست کرد قەبارەکەی هەرچەند بوو بۆی هەیە 150 بەردی دروستکاتەوە لە نەفسی گورچیلا یان لە گورچیلەکەی بەرامبەری یانی لە تەنیشتی ئەوە یەک لە سەبەبەکانە کە هەر کەسێک بەردی دروستکاتن بەردی دروست دەکاتەوە 150 بەردی دروست دەکاتەوە ئەمە گوتمان هۆکاری یەکەکە لە هۆکارەکان ئەوە کە خواردنە خۆراکە ئەو خۆراکی کە دەخۆین زۆر بەغەڵەت چووە ئەو ئیشتا کە دەلێن ئینەه ئەلبان کە وەکو پێدەن یعنی ماست و پەنیر و لۆر و قەیما و ئاوی لە شیر دروست دەکرێت زۆر کەسەیە کە ناخوا کەم خواردنی ئەو ماددانە کە کالیسیۆمی تێدایە بزات بۆ ئافرەتان کە زۆر پێویستیان پێە کە گەورە دەبن بە عمر کالیسیۆمیان کەم دەبتەوە تووشی نەرمی هێسک دەبن یان کالیسیۆم پێکاتێکی سەرەکی ئێسکانە بەلێ کە کەم دەبیتەوە کە لە لەش کەم دەبیتەوە لە ئێسقانەکان دەردێ کە لە ئێسقانەکان دەرچوو بە کلیەی ڕا ئیفراز دەکرێت ئەوە هۆکارەکە بینەما ئەگەر بێتن بە شێوەی معتەدل ینی نە زۆر نەکەم بخواتن یاریبانی بخوا کە بەیانیان کە کەم دەخواتن ینی هەموو ڕۆژ نەیخوا بە ڕۆژێک ڕۆژێک بیخواتن ئەوە وەدەکا بالعکس کە ینی بەر دروست نەکرێت ئەم ئافرەتە غەڵەتە کە 6 مانگە نەی خواردیە زۆر غەڵەتە بەڵکو بیخوا باشتە نەکنەوەی نەخوا بەس کە وەکو گوتمان زۆری نەخواتن هەر ئەوەندەیە نەکلەوەی بە شێوەیەکی بەلێ بێگومان کاتێک کە بەردی گورچیلە دروست دەبێت چەند نیشانەیەکی هەیە بەواسطەی ئەو هاوڵاتیان ئەو نەخۆشە دەزانێت کە کێشەیەک هەیە لە گورچیلەکانی و زۆر جاریش نەخۆش چەند نیشانەیەکی چەند بەشێکی تری لەش بۆ نمونە پشتی یان لە ڕیخۆڵەکانی چەند نیشانەیەکی هەیە کە زۆر جار تێکەڵە بێت ئێمە ئەگەر بە کورتی کاک دکتۆر پێمان بڵێ گرنگترین نیشانەکانی کە لەم گرافیکەشا بە شێوەیەکی گشتی هەندێکی لێ باس کراوە کە بە شێوەی گرافیکێکە ئەگەر ئێستا هاوکارانم یارمەتیمان بن بەڵێ پێش چارەسەر ئەگەر هاوکارانم یارمەتیم بن لە ئەنیمەیشنەکەیە نەخۆش چۆن بزانێ بەردی گورچی لێ هەیە بەڵێ ما وەکو باسمان کرد ئەگەر
لە عائلەکەی هەبوو دەبی لە مێشتی خۆی دانێ لە کە ئینەهو ئەوە احتیمالی هەیە بەردروست بکاتن زۆر ئیشەکەشی زۆر مهمە ینی زۆر هەندێک زۆر هەیە لە ئیش لەبەرەوەی زۆر لەبەر هەتاوە بۆ نمونە ئەوانی لە نانەوایە بۆ نمونە ئەوەی ئاسنگەرە ئەمان دکتۆر ئەگەر بەردەکە لەم شوێنەی گورچی لێ بێت ئازارەکەی چۆن ئەمە لە کلیەیە ئەم بەردەیە لە کلیە دەیهوێ بێتە دەرێبێتە بۆڕی میز دائیمەن ئەوانە ژانێکی زۆریان دەبیتن ئازارشی زۆریان دەبی هەر لە جێگای کلیە ینی کەەوە دەکات لە پشتی دەبیشتەوە بەڵێ دەکاتە پشتەوە ئێرەی دەکاتن وەکو زۆر بە کوردەواری خۆمان دەرێت کەلەکەم دێشیتن لەو منتەقەی دێشین تەمان ئەگە بەردەکە ڕاوچ لەناو گورچیلەکەی حرەکەی بکاتن هە لە ناو گورچی ئەگەر بێتە خوارەوە بڵین ئەگەر ئەگەنێتە خوارەوە هەر ئەو منتەقەی دێشی بەڵێ ئەدی ئێستا هاتە ئەو بەڵێ شوێنە کە هاتە ئەو شوێنە ئەو بۆڕی تەمان ئەوە بە قووەترین و ئازارە کە دائیمەن نەخۆش قەت لە فکری ناکاتن و دائیمەن باسی دەکاتەوە و دائیمەن بۆ چۆن بزانێ بەردەکەی هاتوێتە ئەوێ چۆن دەزانی ئەمە بەردەکەی دێشی لای تەنیشتەکەی دێشی با بڵین چەمپەیە ڕاستەیە کلیەکەی دێشیتن لە هەروەها هەمووی دێتە خوارێ ئەو لا تەنیشتەی هەموو دێشیتن یعنی هەب بۆ بۆ زژی بنیزیی دێشی واروها دەداتە خوارەوە بۆ ئەگەر نەخۆشەکەش پیاو بوو دەداتە ئەو هێلکە گونەی کە لە کاتی هات نەخوارەوەی ئەو بەردە زیاتر بۆ ئەگە کە هاتە میزڵدانی بنیزیی دێشیتن و لە هەروەها جار بەجار میزشی دەسووتێتەوە و هەروها هەندێک زار خینجی دەبینیتن و ئەگەر فڕەشیدا هەندێک زار دەیبینیتن بەردەکە و زۆر زاریش نایبینیتن زۆر باشە دکتۆرجان کاتم زۆر کەمماوە ئەگەر تەنها بە چەند سانیەیەک پێم بڵێ بەردی گورچی لە چارەسەرکردنی ئاسانە یان ئاسان نییە ئاسانترین نیشتە کە ئەگەر نەخۆش ئاوی بخواتەوە و توش نابیتن چەند سەدی نەخۆشەکان ئەوانی بەردیان هەیە پێویستیان بە نەشتەرگەری دەبێت حەزمان لێ قسێکی خۆشمان بۆ بکەی بڵێ هەمویان پێویستیان پێ دەبێت نەخێر سەدایان پێویستیان بە نەشتەرگەری سەدایان تەنها پێویستیان بە نەشتەرگەری هەیە زۆر سپاس بۆ زانیاریەکە و بۆ ئەو هەواڵە خۆشە بۆ هەموو ئەو هاوڵاتی خۆشەویستیانی کە ئەم کێشەیان هەیە کاتی بەرنامەکەمان زۆر کەم بوو بابەتەکە زیاتر هەڵدەگرێت بەڵام ئەوەندەی ماوە دەتوانم سپاسی بەڕێز دکتۆر لاوان بیران بکەم کە ئەم شەو لێرە لەگەڵمان ئامادە بوو سپاس بۆ ئێوەش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک هەر شاد بن